سەرەتا بە خێراتنی کەناڵی کورساتەکەین بۆ ئێرە دەستخۆشیەکی زۆر تایبەتمانەیە بۆ کەناڵی کورسات بەڕاستی ئیشێ زۆر جوانیان کردووە لە شاری چەمچەماڵە هەڵساون بە دانانی ئەم داتاشۆیە بەڕاستی جێگای دەستخۆشیە ئێرە خەڵکی زۆر ئیسفادەی لێ کردووە کۆمەڵی گەنجی چاشی لێرە کۆ کردووە ئەوە چەند ڕۆژ ئەم داتاشۆیان داناوە لێرە یەک کێشەیەک دروست نەبووە بەڕاستی ئەمە دەستخۆشیێکی تایبەتمانەیە بۆ کەناڵی کورسات ئیشێکی زۆر جوانیان کردووە ڕاستی گەنجێکی زۆر ئیسفادەی لەم داتاشۆیە کردووە تۆ سیرکە و ببین ئەگەر کامیرەکەیان ڕوو تێ بکەین ئەم هەموو گەنجە لێرەیان بە بێ کێشە شەوانە هەتا 12 شەو لێرەیە دانیشتن هیچ کێشەیەکیشیان نییە. سپاس بۆ کەناڵی کورسات کە هەمیشە خزمەتی وەرزشی کردووە و یەکێکە لە کارە پێشچاوەکانی کە بە دانانی ئەم ستودیۆ و گەنجانی لێرە کۆ کردوێتەوە. دەستخۆشی تەوامانەیە بۆ کەناڵی کورسات کا بووم بۆ یەکەم جارە لە ناوچەکە لە کوردستان لە عێراق بە تایبەتی یەکەم جارە شاشێکی ئاوە گەورە دابین کات کەناڵێکی تەلەڤیزۆنی بەڕاستی دەستخۆشی دەکەین شتێکی باش لە جیاتەوەی کە لە کافتریاوان لە شوێنێکی داخراوە بین لە ژینگەیەکی کراوەیان لە شوێنێکی خۆشە شوێنێکی فێنکە ناوەڕاستی شارە ناوەڕاستی بازارە. کورسات هە لە بواری وەرزش نییە لە بوارەکانی تردا هەر پێشەنگە لەبەرەوەی هەچ فلیمێک لێدا لە شاشەکانەوە قابل ئەوەیە کە خێزان سێری بکات دەستیان خۆش بێ بەڕاستی تاموچێکی تایبەتیە کە سێ یاریەکەی لەم شاشە گەورەوە دەستیان خۆش بێ و هیوادارم بەردەوام لەسەری. سەرەتا سوپاسی کەناڵی کورسات دەکەم بێن بۆ ئێرە دایمە بێن بۆ ئێرە سەیری ئەم تەلەڤیزۆنە زۆر خۆشە بۆ یاری ئەمە یەکەم شەومانە بۆ یاری پرتوگال بەڕاستی هەموو کەسێ بێ بۆ ئێرە هەستێکی زۆر خۆشی دەبێت هیوادارم ئەم شەوش پرتوگال بیباتەوە.